گفتوگۆی زیاتریان بابەتە دەکەم بە تایبەت پەیامەکەی وەزیری دەرەوەی ئەمریکا بۆ سەرۆکوەزیرانی عێراق لەبارەی هەناردەکردنەوەی نەوتی کوردستان و زیانی هێرشە درۆنیەکان بەڕێز شوان زوڵال بەڕێوەبەری جێبەجەکاری کۆمپانیای کاردۆچی و پسپۆڕی نەوت ڕاستەوخۆ لەگەڵما. کاک شوان زۆر سپاس بۆ ئامادەبوونت لەگەڵمان. سەرەتا پێم بڵێ چی لە پەیامەکەی ماکرۆبیۆ بۆ سوودانی دەخوێندنەوە لەبارەی هێرشی سەر کێڵگەنەوتیەکانی هەرێمی کوردستان و دەستپێکردنەوەی نەوت. زۆر سپاس. ئەو پەیامەی بڵین وەزیری دەرەوەی ئەمریکا زۆر دیارە کە ئەمریکا لە مانگی دووە منەوە یەکام لێ بێت کە چۆنە بڵین ئەم حکومەتی تازەی ئەمریکی چووە سەر حکم لەوێ خەریکن لەگەڵ حکومەتی عێراقیە لەگەڵ حکومەتی هەرێمی کوردستانە بۆی بتوانن ڕێکەوتنێ بکرێ ئەو نەوتە بێتە بازاڕ و حکومەتی ترامپ بە تایبەتی لەم چەند مانگی کە هاتۆ لەسەر حکم ئەیانەوێت نەوت بڵین بەرهەمێنانی نەوت نەکرد لە کوردستان لە زۆربەی وڵاتانە زیاب کرێ بۆی نرخی نەوت دابەزێ چکە تا نرخی نەوت دابەزێ بۆ بڵین حکومەتەکەی باشترە ئەتوانێت باسیەکە دەڵێت من سەری نەوت من دابەزانەوە ڕاستی شەکەگەر سەری لە ماوەی ئەم سێ چوار مانگی پێشدا بکەین ئەو بڵێن ئەو کەشتەی کردی بۆ کەندا و لە مانگی چوارە ئەمانە هەمووی وای کردووە کە نرخی نەوت دابەزێ و ئەم تەلەفۆنە ئەم بڵێن پەیوەندی کە کردوێتی لەگەڵ سەرۆکوەزیرانی عێراق سوودانی ئەمەش هەر بەشێکە لەو زنجیرە بڵێن سیاسەتی کە حکومەتی ئەمریکا هەیەی و ئەوێت ئەو ئەمە بڵێن بکو سیاسەتیکی ئەمریکی لە لایشی کەشۆ بۆ نمونە گەرسێر بکەین ئەو کۆمپانیایی کە بڵین پشکەکانیان لە ئەمریکایە یان بڵین حکومەتی ئەمریکی ئەوێت جۆ لەو کۆمپانیانە ئاگرێت ئەمەش ئەوای لێ کردووە کە کەواتە گوشارەکانی ئەمریکا جددین لەسەر عێراق و ئایا عێراق دەتوانێت لە قسەی ئەمریکا دەربچێت؟ عێراق ناتوانم بڵێم لە قسەی ئەمریکا دەرناچێت بەس جۆگرێ لە ئەمریکا چکە کێشەکان ئەوی ڕاستی بێت لەمما ئەگەر سێری بکەین لە ماوەی مانگی بڵین پێنجا کەی ترم کێشانە گەورە بوو ئەو گرێبەستانە ئیمزاکرا بڵێن بەحساب ئەو ئەم سێ کۆمپانیایی کە بەحساب ئەمریکین ئەم کێشانە قوڵتر بووە و دادگاش هەفتەی پێشوو وتی پەیوەندیم نییە بەمەوە چکە نایانەوێت بڵێن حکومەتی ترامپ بشێوێنن ئەمە لەلایەکەوە لە لایەکی کەشەوە ئەمریکا ئەیەوێت زەخت کا لە حکومەتی عێراقی بەس ئەو زەختەش بڵین تا حتا لمتی هەیە منەوەی ڕاستی بێ کە بینیم لەم دووسێ ڕۆژەی پێشواوەکو دوو ڕۆژ سێ ڕۆژ لەمەوە پێش حکومەتی تورکی وتی کە ئەو بۆریە لە 2026 لاوانێنە تازەی نەکەنەوە ئەمە فشارێکی بڵێن بەهێز بوو بۆ سەر حکومەتی عێراقی بۆی جۆلە و بڵین داواکاریانی حکومەتی هەرێمی کوردستان بگرێ و بۆی موچە بنێرێ ئەمە لەلایەکەوە لەلایەکی کەشەوە ئەمریکاش خاتە سەرخەت کە ئەمە وای کرد لەو دوو فشارە کە لە تورکیا و لە ئەمریکاوە هاتووە حکومەتی سوودانی معاشی بگورە مانگی پێنج بەڵام کاکشوان ینی کاکشوان کاتێکە تورکیاوتی ئەمام گرێبەستە 50 ساڵی زیاتریش ڕادەگرین حکوومەتی عێراق وتی ئەمە ڕێگەی ترمان هەیە بۆ هەناردەکردنی نەوت کام ڕێگا هەیە؟ ئەوەی کە ڕاستی بە حکوومەتی عێراق ڕێگەی بەندەری فاوی هەیە بەس نزیکی 600 کیلۆمەتر پێویستی بە بۆریە بە ئاسانی نانەرێ بۆیە ئەو بازارەی کە لە بڵێن کەنداو هەیە ئەو کڕیارانی کە لە کەنداو هەیە جیاوازن لەو کڕیارانەی کە لە دەریای ناوەڕاستیە لەبەرەوە ئەوە ڕاستی بێ حکومەتی عێراق ئالتەرناتیڤی وای نییە ئالتەرناتیڤەکەی بەحساب بڵێن سووریا یان ئوردون ئەوەش لە مۆدایکی زۆر دوور درێژە من لەو باوەڕیانیم کەس بێت چەند ملیار دۆلارێک سەرفکە بۆری بەناو سووریا بەرێ بۆ دەریای ناوەڕاست ئەمە لە ڕاستیەوە دوورە لەبەرەوە عێراق ئەبێ وا بڵێت چکە ناوێت بێتە ژێر فشاری وڵاتێکی دراوسێ ئەڵێ ئەڵتەرناتیڤەکەی بۆ مەودای کورد ئەوەیە کە ئەو نەوتەی هەرێمی کوردستان لە ناوخوایە سەرفکرێ لە بڵێن لە هەموو بە تانکەر بگوازرێتەوە بۆ پاڵۆگەکانی کەی عێراق و لە ناو عێراقا بەکاربهێنێ بەس وەکو هەناردەکردن بۆ شوێنی کە ناڕواێت کاتە باو پرسیارە بکەم پێت وایە بەم زوانە هەناردی نەوتی کوردستان دەست پێ بکاتەوە؟
کێشەکە لەوایە ناتوانم بڵێم ئایانە چکە کێشەکە بۆچی؟ ئێشتا لە بینی کۆمپانیا نێوتەکان لە بینی حکومەتی تورکیا لە بینی حکومەتی هەرێم و حکومەتی بەغا بڵین فدرالی یەکلانە بۆ تۆ ئێشتا نازانێت ئێشتا ئەو میکانیزمێکی وادانراوە ڕێکەوتن هەیە لێکتێگەیشتن هەیە بەس ئەو ڕێکەوتنە وەکو بڵین بە فعلی و ئەو میکانیزمەی کە چۆن چێ ئەم نەوتە ئەنێرێ چێ پارەکەی کۆکاتەوە چێی فرۆشێ ئەو پارەیە چۆنە درێ بە حکوومەتی هەرێمی کوردستان ئەو پارەیە چۆنە درێ بە کۆمپانیا نێوتەکان ئەم میکانیزمانە ئێشتا ڕێکەوتنی لەسەر نییە و ئەگەر سەیریشی بکەین وەکو پێشتر باسی کردم هێرشە درۆنیانە وای کردووە کە بەرهێمێنانی نەوتی هەرێمی کوردستان زۆر کەم بووبێتەوە و ئەمەش حوتێکی باشە بۆ کۆمپانیەکان بۆی پەلە نەکەن کە ئەو نەوتە بێنەوە سەرخەت و زیای بکەن لەبەرەوەی چکە نازانن ئایا حکومەتی عێراق ئەو پارەیە ئایان ناتێ کێشەکە هەر هەوەیە یان مەترسی دیکان هەیە کۆمپانیاکان ینی ئەوان لە چیە ترسن بۆچی بەرهەمێنان لە کێڵگەکانی نەوتی کوردستان دەست پێ ناکەنەوە؟ بەرهەمێنانی کۆمپانیاکان زۆر بەوازحی وتوانە ئەڵێ ئێمە کاتێک رازین حەزەکەین نۆتەکەمە بە بۆری جیهانە بچێتە تورکیا لێ فرۆشێ بەس کێشەکەی ئەوانەوەی ئەڵێ ئێمە ڕێکەوتنمانەوێت لەگەڵ بڵین لەسەر وەرەقە ئیمزا بکرێت کە بۆ نمونە ئەو 16 دلاری کە سەرفەکرێ چۆن سەرفەکرێ ئەدرێ بەشێ و دان بۆیە بنێن کە ئێمە مستحقی ئەو 16 دلارین لەبەرەوە حکومەتی عێراقدا سەردانی بۆێنە حکومەتی هەرێمیش بڵین زۆر بڵین وازح نییە ئایا ئەم 16 دلارە چۆن سەرفەکرێ ئەدرێ بە کۆمپانیەکان یان بڵین ئەم کۆمپانیایی کە ئیهێنن بە حساب چاودێری بکات ئایا ئەو پارەیە چۆن شیەکرێتەوە ئەو پارەیە بەس پارەیە بۆ کۆمپانیا نێودەکان پارەیە بۆ گواستنەوە ئەو پارەیە حەقدەسی کەی لێ ڕات بڵین خەڵکیکەیەتە ناو بڵین لێ خوێ لەبەرەوە کۆمپانیا ئەنوێ لەوە تاکید بن کە ئەو پارەیەکا بەدەستیان باشە ئەمە لە ناوخۆی کوردستان بەڵام کاکشوان پێم بڵێ ڕاگررتنی نەوتی کوردستان چ زیانێکی لە بازاری وزەی جیهان گەیاندووە ئەگەر سەیری بکەی لە ماوەی بڵین ئەم چەند ڕۆژەی پێشووە کاسنکە ئەو درۆن ئەو هێرشە درۆنیان نەکرا سەری نەوت جوڵێکی بەخۆی ڕبینیوە لەسەرەوە کەمە چکە ئەو بڵین کەمێتی کە لە هەرێمی کوردستان چ ناو بازاری جیهانیەوە هەرچەنە بە تانکەر و بە شێوەیەکی نادیارە ڕوات بە زۆربەی توانم بڵێم لە 150 بۆ 60 چێتە بازاری جیهانیەوە بە هەت شێوەیە بێ لە ئێرانەوە بێ لە تورکیاوە لە شوێنیکەوە ئەمە وای کردووە کە ترسێ دروست بێ کە بڵین کەمی هەبێ ئەمە تاسییر بە تەسیرەکە توانم بڵم لە دۆلار کەمترە بەس تەسیری هەیە بەڵێ زۆر سپاس دەکەم بەڕێز شوان زوڵال بەڕێوبەری جێبەجەکاری کۆمپانیای کاردۆچی و پسپۆڕی نەوت لە لەندەن لەگەڵمان بووی دەستخۆش